إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا. سورة يوسف هۆکاری ناونرانی بەو ناوەوە. سورەتی یوسف بەو ناوە ناونراوە بەهۆی ئەوەی کەوا بەتەنها و بە تەواوی باسی چیرۆک و بەسەرهاتی پێغەمبەر یوسف دەکات سەلامی خوای گەورەی لێبێت، جیاواز لە سورەتەکانی تر کە چیرۆک و بەسەرهاتەکانی تری قورئانی پیرۆز کە هەر بڕگە و بەشێکی چیرۆک و بەسەرهاتەکان کەوتونەتە بەشێکی سورەتەکان و بوونەتە بەشێکی ئەو سورەتانە و بە شێوەیەکیش کە گونجاوە لەگەڵ ئەو شوێنەی کەوا لێی دانراوە. خوای گەورە دەفەرمێت: نحن نقص عليك أحسن القصص بما أوحينا إليك هذا القرآن وإن كنت من قبله لمن الغافلين. واتا ئێمە جوانترین چیرۆک و بەسەرهاتمان بۆ تۆ جێڕاوەتەوە لە ڕێگای ئەم قورئانەوە کە بە وەحی دامان بەزاندووە بەسەرتدا، هەرچەندە تۆ لە پێشدا بەزینی ئەم قورئانەدا نەتدەزانی کەوا قورئان و ئیمان و باوەڕ چییە. پێناسەیەکی ئەم سوورەتە. یەکەم، سوورەتی یوسف سوورەتێکی مەککیە جگە لە ئاەتەکانی ژمارە 1 و 2 و 3 و 7 نەبن کە مەدەنین. دووهەم، ژمارەی ئاەتەکانی 111 ئاەتە. سێەم، سوورەتی یوسف زنجیرەی 12هەمە لە ڕیزبەندی لە ناو سوورەتەکانی قورئانی پیرۆزدا. چوارەم، ئەم سوورەتە پیرۆزە لە دوای سوورەتی هود دابەزیوە. پێنجەم، و هەروەها لەو سوورەتانەیەکەوە بە پیتە پچڕ پچڕەکان دەستی پێکردووە. شەشەم، ناوی یوسف سەلامی خوای لێبێت 25 جار دووبارە بۆتەوە. تەوەرەکانی ئەم سوورەتە. سوورەتی یوسف یەکێکە لە سوورەتە مەکیەکان کەوا بەسەرهاتی پێغەمبەرانی لەخۆ گرتووە کە ئەم سوورەتەش بەتەنها باسی بەسەرهاتی پێغەمبەر یوسفی کوڕی یعقوب دەکات سەلامی خوایان لێبێت، لەگەڵ باسکردنی هەموو ئەو ناڕەحەتی و بەڵاو موسیبەتانەی کەوا بەهۆی براکانی و ماڵی عەزیزی میسر و بەندینخانەوە تووشی هاتووە، هەتا خوای گەورە ڕزگاری کرد لە هەموو ئەو ناڕەحەتیانە و دەروی خێری خۆی لێ کردەوە.